باخچەی ساوانی خەونی مناڵان بە سوپاسیان دەکەم کەوا چەپکێک گوڵای هێناوە بۆ کردنەوەی ئەم ڕادۆیە. باخچەی ساوانی خەونی مناڵان هەموو کات هاوکارمان بوون لە سەرجەم فیستیڤاڵەکانی نەورۆز و سەرجەمکار و چالاکیەکانی کۆمەڵەی هونەری میلی لە مامەیارە و لە هەر شوێنێک فیستیڤاڵی نەورۆز کرابێ. داوا لە بەڕێوەری باخچەی ساوانی خەونی مناڵانەکەی بتوانێت بۆ پێشکەشکردنی چەپکە گوڵەکەی هەتا مۆسیقەکان گۆرانەکە ئامادەکەن. سواسی و مناڵە چاوگەشانەی باخچەی ساوانی خەونی مناڵانەکەم کە هەموو ساڵە لە چالاکیەکانی کۆمەڵی هونەری میلیە ئەوانش بە چالاکی هونەری بەشدار بوون لەگەڵمانە و چاپڵێ بۆ مناڵە چاوگەشانە و ئیدارەی ئەو باخچەیە بەخێر بێن.